ئەوەندە کاری دەرچوان کاکەەوە بەخۆتان ئەوە دەتەرسیدا بوو ها ئەوە دەتەرستا بکەوە ئەوەندە کاری ئەوی بەکەڵکەش نایە سوتا بەکەڵکی هیچ نایە ئاستی کاچی گەلە گەلک زۆر بوو دوای ئاگرەکەوتنەوەیکی ئەمڕۆ دوای لە ساعت 11ەوە تاکو 12 ئاگرەکە بەردەوام بوو جیا و دەغڵ و دانمان هەموو سۆتاوە هەمووشمان حازر کرد بوو لەسەر ئازری ئەو دەغڵ و دانەمان ڕۆی مادی بوونمان ڕۆوی بەڕاستی مادیبوونێکی زۆر زۆرمان کرد بۆ ئەم دەغڵ و دانە بەڵام بەداخەوە دەغڵ و دانەکەمان چوو داواکارم لە لایەنی بەرپرسان وە ئەگەر قەرەبووی کە بێ قەرەبوو بکرینەوە شوێنەکە بینی تەسوورکە زیانێکی زۆر زۆر بەر ئەم ژینگەی کەوتووە داری زۆر زۆر گەورە سۆتاوە و هەروەها باغ و پەرژین و شتیوە زۆر سۆتاوە هیچ داهاتێکی تریم نییە بژگەلەوەی داهاتی من ئەوە بوو کە ئەم دانەوێ لە بینمە بەرهەم و هاینامە بەرهەم تاوەکو پرۆژێشتری وەکو گاوداری ئەگەر ڕێوجێ بکەم بەڵام بەداخەوە پرۆژش کە پێم ڕێوجێ دەکرد دەبازیاتێژم کڕی باوە بەڵام ئەوەش چوو بەداخەوە ڕاستی بژێوی ژیانمان لەسەر ئەو دانەوێڵە و گەنم و جۆ و شتیوە بووە بەدەر لەوەی ئەم دەغڵ و دانە سۆتاوکە دەغڵ و دانەکەی من بووە زیانێکی زۆریشی بەرژینگەی گیاندووە داڵەیە حمری 150 سار بۆ 106 ساری ڕۆیشتە دارەکە لە ناوچووە بەڕاستی ئەو دارە زۆر بەزەحمەت و خۆی لێ دێتەوە تاوەکو وەختێکی زۆری دەوێت بەڕاستی تاوەکو ئەو ژینگەوە خۆلی دێتەوە لەم ناوچەیە بەڕاستی و ئاگرکەوتەوە ژینگەکەی زۆر زۆر تێکداوە پێش ئەم ئاگرکەوتنەوە ژینگەکە زۆر جوانتر بوو لێوەی کە هاتبایە لە ژینگەکە زۆر زۆر فەرقی هەبوو کارە ساتیاوە ڕوویدا ڕاستی شتێکی زۆر ناخۆش ڕوویدا تەلەفۆنیان کردگوتیان ئاگرکەتەوە ئاگرکەشکەتەوە ڕاستی زیانەکی گەوریان پێکرد گەنم و جۆیەکی زۆریان لێرانە چەقاندە بوو لە بەهارێ و ئەوانە خەریکی ئەو کاسبیەی بوونێ دوو کوڕە گەنجیشن ینی بێ محاش خۆرن هیچ محاشیان هیچ والداتەشی دیکەیان نییە لەو گوندەی غەیری ئەو ئیشەی نەبیتن گەنم و جۆیەکەن و چێر و چاری بخۆڕاگرن بەڕاستی کە هاتین ینی ئەو ئیشە کرایە زەرەکی گەورە بەوان کەتیە و زەرەکی زۆر گەورەش بە ژینگە کەتیە ئەو دارە گەورانە ئەگەر 20 ساڵێکی بیچەقینیەوە زەحمەتەوە چ خۆی لێ بێتەوە ژینگەکەیان ینی بەڕاستی نەشیرن کرد و ئیشێکی قێزەوەنیش بوو ینی وەکو ئینسانیەت ڕاستی هیچ ئینسانیەتێک نییە ئەگەر ئەو کەسێک بە قەست ئاو ئاگری کردبییت و یانەوە تا بە ناکاویش بیتن هەردووچیان سوەتەکی زۆر ناشیرنە ئینسان دەبی ینی هەموو حیسابەکی بکاتن ئەگەر بان قەستی تێبەردابی بەڕاستی یعنی هیچ ئینسانیەت و مرۆڤایەتی دەقالبی و کابراییدانە ئەگەر بە ناکاویش بیتن ئەو ئینسانە دەبی شعورێکی هەبیتن برێ من ئەو ئاگری فرادە مێرانەوە دەغڵ و دانی لێزەر بە خەڵکەچێکەویتن بەڕاستی ینی ئیشێکی زۆر نەشیرن و زۆر قزەونە ژینگەکەشەوە بەخۆ دەبینی ئەوە دار بەڕووە مازیە و هەتا دارە بەنیشی لێ ینی ئەوانە هەموو ژینگە ئەو هەموو سۆتای ینی هیچکەلچی نەمایە باعزە دەبی بیبڕیتەوە